بناوی خۆی بەخشندەی میهرەبان حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بە پایان بە خۆی پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئازیز، لە زنجیرە باسەکانمان زنجیرەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی بەڕێستانە باسی ئەدەب ئەکەین لەگەڵ یەتیم و بێباوکانە. خۆشەویستەکانم، یەتیم لە شەریعەتە بریتیە لەو کەسەی کە باوکی مردووە هێشتا ئەو بالغ نەبووە، یعنی پێش بالغ بوونی باوکی مردووە. ئەگەر کابرا بالغ بوو ئیتر لە یەتیمی دەرئەچێت. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری بە بێباوکان داوە و چاکەکردن لەگەڵ یەتیمانە لە ئیسلامە لە چاکترین و باشترین کردەوەکانن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ فەئەمە اليەتیمە فەلا تەقهەر. ئەو کەسانەی کە بێباوکن هەرگیز بێزاریان مەکەن، هەرگیز عاجزیان مەکەن، هەرگیز دڵیان مەشکێنن. و هەروەها خوای پەروەردگار ئەفەرمێ لە سورەتی البەقەرە ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير. پرسیارتان لێ یەکەن دەربارەی بێباوکان، ئێوەش پیان بڵێن چاکەکردن لەگەڵیانە یان هەوڵدان بۆ چاکسازی لە ژیانیانە، لە ژیانی مادیانە و لە ژیانی کۆمەڵایەتیانە باشترین کارەکان و کردەوەکانە. رسول الله صلى الله عليه وسلم لحديثك أفرمي منو أو كسيك سرپرشتی بێباوکێکەکە بەیەکەوە لەناو بەهەشتا ئاواین، هەردوو پەنجەی شایەتمان و ناوڕاستینەکەی جوت کرد بەیەکەوە، فەرمووی من و کافلی یەتیم لەناو بەهەشتا، یعنی کافل ئەو کەسەیە کە سەرپەرشتی بکە، ڕیعایەتی بکە، ژیانی بۆ دابین بکە، لەناو بەهەشتا ئاوا بەیەکەوەین. ئەمەش طبعا بەڵگەیە لەسەرەوەی کە بێباوکان لەو پایەیان لای خوای پەروەردگار زۆر گەورەیە و ئەو کەسەشی کە سەرپەرشتیانەکات و ڕیعایەتیانەکە بە تەئکید ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە و نزیکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو بەهەشتا، یعنی جێگەی لەگەڵ جێگەی پێغەمبەرە نزیکن لە یەکەوە. گرنگترین ئەو ئادابانەی کە پێویستە ڕەچاو بکرێ لەگەڵ بێباوکانە، لەگەڵ یەتیمەکانە، یەکەم ئێوە ئەبێ حتا بۆمانەکرێ نەرمونیان بین، بە ڕەحم و بەزەیی بین لەگەڵ بێباوکانە، حتا بۆمانەکرێ. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ من لەم یەرحەم لا یورحەم. هەر کەسێ بەزەیی نەبێ خوایش بەزەیی پیان نایەتەوە. هەر کەسێ بێبەزەیی بێ خوایش بەزەیی پیان نایەتەوە. و شایەنترین کەس بەوەی ئێمە بەزەییمان پیا بێتەوە و نەرمونیان بین بەرامبەری بێباوکانە، چونکە بێباوکان لە ناز و سۆزی باوکایەتی مەحروم بوون، ئەبێ ئێمە جێی ئەویان بۆ بگرینەوە. دووهەم دڵنەشکاندنیان بە شێوەیە کە سۆز و نازی باوکایەتی ئەگەر چی هیچ کەسێ ناتوانێت بۆیان بگەڕێنێتەوە، بەڵام هەوڵ بدرێ ئەو سۆز و نازیان هیچ نەبێ هەندێ پێ بدرێ. کابرایەک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، باسی سکاڵای لە دڵڕەقی خۆیە کرد. ئەی پێغەمبەری خوا، من دڵم زۆر ڕەقە، یعنی گریانم نایە، دڵم ڕەقە. جا هەند زۆر کەسێ ئاوایە، زۆر کەسێ
يعني لهر حالتك أبي أو هالناقري قط ناقري وضلي رقيك في وديارة جاء في غمري صلى الله عليه وسلم فرموي دز بينا بسري بيباوكانا وناني هجاران بدأت ضلت نرمى به كوابو دسينان بسر يتيمة طبعا بلغي شيء دس بيني تسريع بلغي سوز والرحم بزيتوه وبزيهات نوبة هجارانا أما خوي بو خوي وكاريقن بو أوي ضلي إنسان نرم ببه سيم لو آدابانيك پێویستە ئێمە ڕەچاوی بکەین لەگەڵ بێباوکان و یەتیمەکانە ئەگەر سەروەت و سامانیان هەبوو یعنی پارەیەکیان هەبوو پارەکەیان بۆ بپارێزین خوانەخواست نەیخۆین دەست بەسەریان نەگرین بە ناحەق خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا براسي أو كسانيك مالي يتيم أخون بناحق بالظلم وبالستم براسي وك أوايا آقري جهنم بخون وبتأكيدش أو أنا أخلنا آقري جهنم طبعا بريزان من شنجاري عزتانم كردوا كاتب باسي أو حديثة ما كردوا باسی کەبائیر مان کردووە کە لە کەبائیر ئەوەیە ماڵی یەتیم بخۆی و کاتی باسی ئەم ئاەتەمان کردووە کە خواتشی هەڕەشەیەکەدا لەو کەسانی کە ماڵی یەتیم مەخۆن ئیتر خەڵک وا تێگا خەڵک بەعام کەوان نان خواردنی یەتیم ئەوەیە نەڕۆی بۆ ماڵیان نان بخۆی نەڕۆی چایان بخۆی حتا هەندێک کەس وتوێتی لە سێبەری ماڵی یەتیما بۆستی وای وەی لە حاڵت واللهی ڕێک ئەوە دژی ئاەتەکەیە ئەو تێگەیشتنە ڕێک عکس سبحان الله عكس الريق نازم أما خلق كيو هنايتي أما نازم لكيو خلق يأكلون واتي جيشت يعني نانيان بخوي ما تو هرتينا جيشت القرآن هرتينا جيشت الحديث في غمر صلى الله عليه وسلم أما باسي ماما وخالو كسكانك كبرن مالي يتيم داگير كان سروتكي بخون ميراتكي بخون دس بقرين بسريع أما موضوعك باسی ئەوە ناکات تۆ نەچیتە ماڵی یەتیم یا نەڕۆی چایەکیان بخۆی یا ئاوێک لە ماڵیانە بخۆی یا حتا نانیشیان لە ماڵ بخۆی باسی ئەوە ناکات بەڵکو نەچوونت بۆ ماڵی ئەو یەتیمانە نەکبەتیە يعني عکسە يعني ڕێک عکسە ئەسڵەن ئەبێت تۆ بچی چونکە ئەبێت چاوت دیان بێ ئەبێ بە زەیت پیانە بێتەوە ئەبێ ئەحواڵیان بپرسیت و تو ئەگەر نەچیت چۆن ئەزانی ئەمان چیان پێویستە و چیان پێویست نییە بۆیە بەڕێزان غەڵەتێکی زۆر گەورەیە لە ناو کوردەواری خۆمانە من حەز دەکەم ئێوە ئەمە بۆ خەڵک باسکەن خەڵک بە عەکس لەمە تێگەیشتووە نەڕە نەکەی یا چایە هێنن بۆی چای ناخۆم وەرە بابە گیان تو چای ناخۆی وەکە وایە باوکیان جارێکی تر بکوژیتەوە چین چای ناخۆم چایی بخۆ و دوای هەڵسای 1000 دینار بە بەدەستی یەتیمەکانەوە دەستێ بێنە سەریانە ماچێکی سەری بکە ئەمە فەهمێکی زۆر غەڵەتە بەڕێزان ئەبێ ئاگامان لێ بێ کەوابوو ئێمە ئەگەر بەرپرسیارەتی ماڵی یەتیم کەوتە دەستمان هەر کاتێ بەرپرسیارەتی مەسەلەن برازایەکمان مەسەلەن خوشکەزایەکمان کەوتە لامان هەر کاتێ حاڵەتێکی لەو شێوازە هات ئاگاتان لێ بێ ئەبێ ئەو پارەی کە هەیە هەوڵ بدەی بۆی بپارێزی ئەگەر بۆ تیشکرا بیخەرە ئیشێکی زەمانەوە بۆی نەفەوتێ پارەکە ئاگاتان لە پارەی خۆ زیاتر ئەبێ بیپارێزی چوارەم ئەدەب بەڕێزان ئەگەر ئەو یەتیمە هاورتە ماڵ لەگەڵ مناڵەکان خۆتا بوو ئاگات لێی بێ فەرقی نەکەی لەگەڵ مناڵەکانی خۆت با هەست بە بێباوکی نەکە نە لە پارە پێدانیان نە لە خەرجی کردنیان نە لە معاملە و سۆز و ئەمانە هەڵ بدەی نازی پێ بدەی ئێمە باسەکەن ئەبوو طالب مامەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم یا عەبدولموطەلیب باپیری بووە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتۆتە لای ئەڵێ
لە کوڕەکانی خۆی زیاتر نازی بە پێغەمبەر داوە. ئەخە پێغەمبەری خوا بە بێباوکی کەوتوتە لای باپیری، دوای کەوتوتە لای مامە. زۆر گرنگە ئێمە نازێکی تەواو بەو یەتیمە بدەین، قەدەرەن لەوانەیە شتی وا بکەوێتە لات، لەوانەیە حاڵەتێکی لەو شێوازە ڕوو بدا قەت نەیەلی دڵیان بشکێ، قەت نازیان بێ نازیان نەکە، یعنی ئەوان جارێ باوکیان مردووە تۆش زوڵمی لێ بکەیت و تعدای لێ بکەیت و ئەمە زۆر خەتەرە. تربیەتدانی مناڵی بێباوک بەوەی کە فێری دینی بکەی، یعنی فێری قورئانی بکەی، بینێریتە لای مامۆستای قورئان، بەوەی فێری ڕەوشتی جوانی بکەی، بەوەی دووری خەیتەوە لە لادان خوا نەخواست بەم لاو بەولایە لابدا، بەوەی ئیهمالی نەکەی، چاود لێی بێ لە مەکتەبە لە خوێندنە، ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمیش لەو ئادابە گرنگانەیە کە پێویستە. هەروەها دڵخۆشکردنیان، پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم. خۆشەویستترین کار لە لای خوای پەروەردگار ئەوەیە کە تۆ دڵی مسلمانێ خۆشکەی. ئەگەر دڵی بێباوکێ خۆشکەی ئەبێت چەندێک گەورە بێت، چونکە بێباوکەکە خۆی بۆ خۆی هەر دڵی بێتاقەتە، بێ نازە، لە خەڵکتر زیاتر پێویستی بەوە هەیە تۆ دڵی خۆشکەی. ئامان وریابن قەت بێڕێزی نەکەن بەرامبەر بە مناڵی بێباوک. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی فەجر باسی ئەومان بۆکە کە کەسانێک هەیە مەسە ئاوان ئەفەرمێ کەلا بەل لا تکریمون اليتیم، خەڵکانێک هەبوونە ڕێزیان لە یەتیم نەگرتووە. ئامان ئێوە لەوانە نەبن، ڕێز نەگرتن چییە؟ ئەوەی ئیهانەی بکەی بە دەم. خەڵکەیە زمانی لە خنجێر تیشترە، والله زمانی ئەمەنە زمانی پیسە، یعنی یەک قسەیەکەکە ئیتر ئەو یەتیمە هەر ئەڕواتە زەویە. یان بێقیمەتی کەی لە ناو خەڵکە، یان ماڵەکەی بخۆی، یان کاروبارەکانی ژیانی ئیهمالکەی. هەر کەسێک گرنگی بە یەتیم بدا دڵنیا بابێ بە هاوڕێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەهەشتا بەو شێوازە سەرپەرشتی یەتیم بکە و دڵی نەرمە بێت و بەرەکەت ئەکەوێتە ڕزقێوە لە دنیا و ئەجر و پاداشتەکەیشی لای خوای پەروەردگار زۆر زۆر گەورەیە. لە کۆتاییە ئەدەب لەگەڵ یەتیمە تەنها ڕەوشتێکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو عیبادەت و پەرستشێکی زۆر زۆر گەورەیە کە ئینسان خۆی نزیکە کاتۆ لە خوای پەروەردگار. هەر کەسێ ڕێز لە یەتیم بگرێ خوا ڕێزی لێ ئەنا، هەر کەسێکیش خوا پەنامامدا بێ ڕێزی بەرامبەر بە یەتیم بکە ئەوە لە هەڕەشەی خوا بترسێت. وصلى الله وبارك على حبيبنا محمد.